لە 2003ەوە بودجەیەکی زەبەلاح یاخو پارەیەکی یەکجار زۆر هاتۆتە عێراقەوە کە بارتەقای بودجەی دەیان وڵاتی ناوچەکەی. بەڵام لە هەموو ئەو شوێنانەی لەژێر دەسەڵاتی عێراقدایە هیچ جۆرە خزمەت گوزاریەک نییە، وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو، نە ئاو هەیە، نە کارەبا هەیە، نە خزمەت گوزاری هەیە. باشم پارەیە بۆ چووە. ئەم حکوومەتە لە دواییەکانی عێراق چی دەکەن؟ دەمانەوێت لەسەر ئەم بابەتە هەڵوەستەیە بکەین. میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر حەمید کیفایی، توێژەری سیاسی ڕاستەوخۆ لە شاری لەندەنەوە لەگەڵماندایە. دکتۆر کیفایی، ئێوارەتان باش. زۆر سپاس کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمان بەشدارن. بۆ خۆ دەزانین لە 2003ەوە پارەیەکی خەیاڵی هاتۆتە عێراقەوە، بەڵام هیچ جۆرە خزمەت گوزاریەک لە عێراق نییە، نە ئاو هەیە، نە کارەبا هەیە، نە ژێرخانی ئابووری هەیە. بەڕای ئێوە ئەم پارە زەبەلاحە بۆ چێ چووە و چۆن سەرف کراوە؟ شكرا لكم على هذه الاستضافة. زۆر سپاس بۆ میوانداریکردنمان. ڕاستیەکەی ئەوەی لە عێراق ڕوودەدات دژایەتی و ئاڵنگاری لۆژیکیش دەکات، چونکە ئەو پارەی کە لە ماوەی 20 ساڵ لە عێراق خەرج کراوە و ئەوەی ئێستاش خەرج دەکرێت تاکو ئێستا نەیتوانی وەک کارەبا بۆ خەڵکی عێراق دابین بکات. تەنانەت لە وڵاتانیش زۆر هەژاری ئەفریقیاش ئەم وڵاتانە ئەو خزمەت گوزاریە هەیە. من ماوەیەک لە ئەفریقیا ژیاوم، ئەو کاتی لەگەڵ نەتەوەیەکگرتوەکان کارم دەکرد. لە سوودان کارەبا نەدەبڕە، لە نایجیریا بە هەمان شێوە کارەبا نەدەبڕە، لە زۆرێک لە وڵاتە هەژارەکان بە هەمان شێوە. عێراق ملیاران دۆلاری لە بابەتی کارەبا خەرج کردو، بەڵام تاکو ئێستا ئەم کێشەی پێچارە سەر نەکراوە. هۆکارەکەشی زۆر ڕوونە کە گەندەڵیە ئەم پارەیە دەچێتە گیرفانی چەند کەسێکەوە کە بەرژەوەندی وڵاتیان هیچ بەلاوە گرنگ نییە و بەرژەوەندی و تەنانەت ئازار و نامەتەکانی خەڵکیشیان بەلاوە گرنگ نییە. ئەوەی بۆ ئەوان گرنگە دابشکردنی سەروەت و سامانە لە نێوان خۆیاندا. بینیومانە کە چۆن وەزیرانی کارەبا لە ساڵی 2003ەوە تاکو ئێستا دووچاری لێپێچینەوە و لێپرسینەوە بوونەتەوە، بەڵام تاکو ئێستا هیچ کەسێک سزا نەدراوە و پارەکانیش بەزایە چون کارەباش نییە. و هەمیشە ئەوەمان پێ دەڵێن و ئەوە دووبارە دەکەنەوە کە ئەو بڕە کارەبایی بەرهەم دەهێنرێت لە وەزگەکانی کارەبا بە ڕێژەی 150 زیادی کردووە، بە ڕێژەی 125 زیادی کردووە و دەڵێن لە مانگی فلان و لە ساڵی فلان ئێمە کارەبا زیاد دەکەین. بەڵام هیچ کام لەم قسانە بەدیناتۆ هۆکارەکەشی گەندەڵی و گرنگی پێنەدانی ئەم خەڵکانەیە کە دەستیان بەسەر دەسەڵات داگرتووە لە بەرژەوەندی خۆیان. ئەوەی بەلای ئەوانەوە گرنگە بابەتی لابەلا و پەراوێزین، دەیانەوێت تایفێت زەق بکەنەوە و دەیانەوێت کێشە دروست بکەن. زۆر باشە لەبری ئەوەی کێشەکان چارەسەر بکەن، ئەمە ئامانزی ئەوانە لەبری ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن کە زۆر باشە. دکتۆر کیفایی، لەبەر نەبوونی خزمەت گوزاری یەکێک لە سەرکردە دیارەکانی عێراق لە بەرنامەیەکدا دەڵێت پێشبینی کودەتای سیاسی دەکەم لە عێراق. بۆ خۆشت دەزانی هەموو کودەتاکان لە عێراق لە مانگی تەمموزدا ئەنجام دراوە. خوێندنەوەتان بۆ قسەی ئەو سەرکردەیەی عێراق چییە؟ ڕاستیەکەی خەڵک تا بڵێ پەرێشان و وەرزن و لە ئۆکتۆبەری ساڵی 2019 بینیمان ئەو کاتەی لە تیشرین خەڵک چۆن تووڕە بوون و خەڵک بەر ئێستاش لە حکوومەت تووڕەن و رازینین بەوەی هەیە بە دڵنیاییەوە ئاگەر بواری کودەتایەک هەبوایە دەمێک بۆ ڕووی دەدا. بەڵام من پێم وایە ئێستا شتێکی سەختە و بواری ئەوە نییە کودەتا لە عێراق بەرپا بێت، بە تایبەتیش بەهۆی فرەلایەنی و زۆری ئەو گروپانەی کە چەکیان بەدەستەوەیە. بۆیە وڵات دامەزراوەی تێدا نەماوە، دامەزراوە گەلێکی تێدا نەماوە بە نمونە کە سوپا بێت و سوپا بتوانێت گۆڕانکاری دروست بکەوە کودەتایەک بکات. بۆیە ئەم قسەیە کە کراوە بە ئامانجێک کراوە
کە ڕوونکردنەوە بدرێت ڕوونکردنەوەی کە بۆ ئەوەی کە بڵێت خەڵک پشتگیری ئەم زۆرە گۆڕانکاریانە دەکەن بە دڵنیاییشەوە خەڵکی عێراق ناکرێت تا هەتایە سەبر بگرێت پێویستە ئەم قۆناغا زوویان درەن کۆتایی پێبێت و پێویستە حکوومەتێکی بەرپرسیار هەبێت حکوومەتێک کە توانای دابشکردنی سەروەت و سامانەکانی بە شێوەیەکی یەکسان هەبێت و بتوانێت ئاسایش و سەقامگیری بەرقەرار بکات ئەم حکوومەتەیەک بە دوایەکەکانە منوبەستم بە دیاریکراوی حکوومەت سوودانی تەواوی حکوومەتەکان قەیران دروست دەکەن ڕەنگە حکوومەتەکەی سوودانی لە حکوومەتەکان دیکە باشتر بێت بەڵام بەگشتی حکوومەتەیەک بە دوایەکەکانی عێراق لە زیاترەوەی کێشە چارەسەر بکەن قەیرانی نوێت دائافرێن و خەڵکی پێوە سەرقاڵ دەکەن بە دڵنیاییەوە خەڵک ئێستا دەرکی بەمە کردووە و هەستیان بەم فێڵ و فرتانە کردووە کە ئەم سیاسیانە دەیگرنە بەر و ئەوەی کە ئەم حکوومەتە لێ یەک بە دوای یەکانە جێبەجێ دەکەن و ناشکری ئەم بارودۆخە چیتر بەردەوام بێت. باش دکتۆر کیفایی لەگەڵ ئەوەی خۆشت باش دەزانی هیچ جۆرە خزمەتگوزاریەک لە عێراق نییە ئاو نییە کارەبا نییە بەڵام بەردەوام لە عێراق باس لە دوژمنی وەهمیەکەن پارەیەکی خەیاڵی بۆ سوپا و میلیشیا چەکدارەکان سرف دەکرێت پرسیارەکە ئەمەیە ئایا بەڕاست عێراق دوژمنی هەیە یاخود عێراق خۆی دوژمنی خۆیەتی؟ عێراق هیچ دوژمنێکی نییە جگە لە گروپە چەکدارەکان ئەو گروپە چەکدارانەی یاری بە عێراق دەکەن عێراق هیچ دوژمنێکی نییە جگە لەوانەیە کە پارەی عێراق دەدزن ئەمانە دوژمنی ڕاستەقینەی گەلی عێراقین ئەم زۆرە وەهم و ئەم چیرۆکانەی کە ئەم گروپانە دەیگێڕنەوە یەک ئامانجی هەیە ئەویش چاواشەکردنی خەڵکە دەیانەوێت فێڵ لە خەڵک بکەن بەڵام تاکوکەی خەڵک جارێک فریوێ خوارد 2000 3000 بەڵام تۆ ناکرێت جارێکی دیکە هەمان فێڵ و هەمان چیرۆک بەسەر خەڵکیدا بڕوات کە بەشی زۆریان چیرۆکی خەیاڵین خەڵک پێویستی بە خزمەت گوزاریە پێویستی بە کارە پێویستیان بە سەقامگیری و ئاسایشە خەڵک پێویستیان بە ژێرخانێکی بنەڕەتیە پێویستیان بە نەخۆشخانە و قوتابخانە و ڕێگاوبان هەیە بەڵام ئەم گروپانەوە ئەم لایەنانە کە دەستیان بەسەر دەسەڵاتی عێراقدا گرتووە بەم شێوەیە قسەی ناڕاست بڵاو دەکەنەوە و دەیانەوێت خەڵکی فریو بدەن و تەنها دەیانەوێت بیان ترسێنن بە دوژمنگەلێکی وەهمی بۆچی بۆ ئەوەی بێدەنگ بن و بەوان ڕازی بن بەڵام من پێم وایە ئێستا گەیشتون بە کۆتایی ڕێگاکە و ڕەنگە هەڵبژاردننی داات و هەڵبژانێکێک لەکەرەوە بێت. زۆر باش دکتۆر کیفایی لەگەڵ ئەو هەموو قەیرانەی کە عێراقی تایە عێراقی نەبوونی ینی قەیرانی نەبوونی خزمەتگوزاری سیاسی ئیداری دارایی هەمووی ئێستا خەریکە قەیرانێکی دیکەش دێتە پێشەیە میلیشیا چەکدارەکان هەڕەشە لە ئەمریکا دەکەن و لەوانەیە لە شەڕی نێوان ئیسرائیل و غەزەوە تێوە بگلێن ئەگەر ئەوە ڕوویدا بەم هەموو قەیرانەوە چارەنووسی عێراق بەرەو چۆ دەچێت؟ بەر لە هەموو شتێک ئەم گروپانە زۆر باش دەزانن کە ناتوانن بە کەمترین شێوە زیان بە ئەمریکا بگێنن چونکە ئەمریکا وڵاتێکی مەزنە و توانای هەیە زانیاری هەیە و بینیومانە ئەوانەی کە پێشتر بەم شێوازە هەڕەشیان لە ئەمریکا کردووە چیان لاتووە بینیومانە کە چۆن لە نێو ئۆتۆمبیلەکانی خۆیان کوژراون ئەم زۆرە هەرەسانکردنەوە ئەم گوتارە ئاگرینانە ڕاستەقینەنین بەڕاستی وە شتێکی ئەوتۆنین و ڕوش نادەن ئەگەر ڕوش بدەن بەڕاستی و وەڵامێکی زۆر توندی ئەمریکایان بەدوادادێت عێراق وڵاتێکە خاوەنی حکوومەتە ئەم حکوومەتە هەڵبژێدراوە یاخود دەبێت هەڵبژێدراو بێت دەبێت حکوومەت بڕیار بدانەوە گروپە سەکدارەکان کە بەڕاستی ئێمە نازانین لە بنەڕەتدا بۆچی هەن لە نێو دەوڵەتێکدا کە خاوەنی سوپا و دامەزراوە و پەرلەمان و هەڵبژاردنە بەڕاستی نازانین ئەم گروپانە چی دەکەن لە نێو عێراقدا ئەم گروپانەی کە بە فەرمانی وڵاتێکی بێگانە لە نێو عێراقدا کار دەکەن هیچ بەلایەنەوە گرنگ نیە بەرژەوەندی عێراق چییە و هەرگیز ئاوەڕ لەم بابەتە نادەنەوە بەڵام ئەوان لەگەڵ ئەوەشدا ناتوانن پێشتر هەوڵی ئەوەیان داوە ئەمە فەرمانێکە پێیان دەکرێت لەلایەن سەردارەکانی خۆیانەوە بەڵام ناتوانن تەنیا قسەیەکە دەیکرێەوە دەوڵەتی عێراقیش ئەگەر
ئیرادەیەک هەبێت لەلایەن حکوومەتەوە دەیتوانێت دەست بەسەر ئەم گروپانەدا بگرێت و کۆنتترۆلیان بکات بەڵام ئیرادە ئامادە نییە و دەوڵەتێکی دیکەش هانی ئەم گروپانە دەدات بۆ تێکدانی سەقامگیری عێراق وا دەردەکەوێت ئەم وڵاتە بە دیاریکراوی نایەوێت کە عێراق سەقامگیر بێت و دەیەوێت عێراق لاواز ببێت و چونکە ئەمە لە بەرژەوەندی ئەواندایەوە دیاریش ئەم دەوڵەتە کێ من پێم وایە ئەم گروپە چەکدارانە هەرگیز توانای ئەوەیان نییە هیچ لە پارسنگی سیاسی ناوچەکە بگۆڕن و وردە بەرەو نەمان دەچن لە کۆتاییدا پێویستە حکوومەتێکی بەهێز لە عێراقدا بێت حکوومەتێک کە نوێنەرایەتی هەموو خەڵکی عێراق بکات و تەواوی پێکاتەکان و لایەنەکە لایەنە عێراقیەکان بەشداری لەم حکوومەتە بکەن بۆ ئەوەی خزمەتی وڵاتی خۆیان بکەن و کێشەکان چارەسەر بکەن ئەو کێشانەی کە ئەم گروپانە بۆ خۆیان دروستیان کردووە و کێشەکانیان دووسانی عێراق کردوێتەوە بۆیە ئەم بابەتە چیتر پێویستی بە چاوەڕوانی نیە و بەرگەی چاوەڕوانی ناگرێت پێویستیشە حکوومەتی محەممەد شیع سوودانی زڵەوی ئەم گروپە چەکدارانە بکاتووە سنوورێک بۆ تۆندڕەوی ئامان و پێشێلکارەکانیان بۆ سەر یاسای عێراقی دابنێت. زۆر باشە بەڕێز کیفایی بۆ خۆت باش دەزانی ئێستا پلەکانی گەرمان لە عێراق سەر و 50 پلەیە پێشبینی دەکرێت بگاتە نزیکەی 60 پلەی سیلیزی کارەباش نییە ئاو نییە خۆپیشاندان دەستی پێکردووە لە ناسریە لە سامەڕا لە بەسرا بەڵام پرسیارەکەی من ئەمەیە پێشبینی ئێوە وەکو کەسێکی کە توێژەری سیاسیشن پێشبینی خۆپیشاندانی فراوان دەکرێت وەکو خۆپیشاندانەکانی تشرین لە عێراق خزمەتگوزاری کارەبا خزمەتگوزارێکی بنەڕەتیە بە تایبەتی لە وەرزی هاویندا ئێستا عێراق کێشەی بە بیابانبوونی هەیە بەهۆی کەمی ئاو و گرتنەوەی سەرچاوەکانی ئاو بە تایبەتی لەلایەن ئێرانەوە بۆیە لە باشووری عێراق زۆرێک لە وشکە ساڵی و بە بیابانبوون هەیە لەو ناوچانە کارەباش دەست ناکەوێت و نییە ئەمە شتێک نییە خەڵک بەڕاستی بەرگەی بگرێت بە هیچ شێوەیە خەڵک ناتوانێت بەرگری و بەرگەی ئەمە بگرێت بۆیە من چاوەڕێ دەکەم و پێشم وایە خۆپیشاندانەکان وردە زۆر ببن و نیگەرانی خەڵک لە بەرامبەر شکستی حکوومەت لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکان زیاتر ببێت کارەبا خزمەتگوزارێکی سەرەتاییە وەکو باسمان کرد لە تەواوی وڵاتانی جیهان شتێکی بەردەستە وڵاتێک نییە زۆر کەمن ئەو وڵاتانەی کە گەندەڵیان تێدایە بەنمونە وەکو لوبنان و وەکو عێراق کە توانای ئەوەیانی ئەم خزمەتگوزاری سەرەتاییە بە خەڵکی خۆیان بدەن بۆیە من چاوەڕێ دەکەم و پێم وایە تووڕەیی خەڵک لە بەرامبەر گروپە دەسەڵاتدارەکان زیاتر ببێت و بەدڵنیاییەوە پێویستە ئەم گروپانە چارەسەرێک بۆ خۆیان بدۆزیتەوە و حکوومەت پێویستە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزێتەوە هەوڵدانی گروپە چەکدارەکان بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە و هەڕەشەکردن تەنیا دروستکردنی وەهمە لە لای خەڵکی و دوورخستنەوەی دیدگای خەڵکیە لە کێشە ڕاستەقینەکان ئەو کێشە ڕاستەقینەی کە خەڵک بۆ خۆی دووساری بوونەتەوە نەبوونی کار بە بیابانبوون و نەبوونی کارەبا و دەیان کێشەی دیکە نەبوونی خزمەتگوزاری و داڕمانی خزمەتگوزاریەکان ئەمانە کۆمەڵە چیرۆکێکن دروست دەکرێن بۆ ئەوەی خەڵکی فری و بدەن بەڵام دەبێت ئەوە بزانین ئەمە چیتر سەرناگرێت خەڵک چیتر باوەڕ بەم چیرۆکانە ناکەن و بەم فریوانە هەڵ ناخەڵەتێن کە بەشێک لە گروپە چەکدارەکان دەیانەوێت لە ڕێگەی ئەم قسانەوە یاخود ئەم قسە و قسەلۆکانەوە خەڵکی بەلاڕێدا ببن و پێم وایە بابەتەکە کۆتایی هاتووە و خەڵک دەتوانن لە کۆتاییدا ئازادی خۆیان بەدەست بێنن و حکوومەتێک دێنە ئاراوە کە دەتوانێت پێشڕەوی عێراق بکاتوە خزمەتگوزاری بە خەڵکی بکات و بەڵێنەکانی خۆی بەجێ بگەێنێ یاساکان بەجێ بگەێنێت و دەستوری عێراقی جێبەجێ بکات دەستور ئێستا هەیە بەڵام هیچ کاری پێ ناکرێت ئەمە بابەتێکە بە لە هەموو شتێک پێویستەی کۆتایی بێتم پێم وایە گەلی عێراق توانای ئەوەی هەیە ئەم کێشەیە چارەسەر بکەن. زۆر باشە بەڕێز دکتۆر حەمید کیفایی توێژەری سیاسی عێراقی ڕاستەوخۆ لە شاری لەندەنەوە بەشدار بووی لەگەڵمان گەلێک سوپاس بۆ تۆ ئێوارەتان باش.